بەرگەی هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعس ناکۆکی نێوان کورد و سونەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قوڵتر کردوتەوە و دوای 5 کۆبوونەوە نەتوانراوە بڕگەیە تێپەڕێنرێ. نوێنەرانی جوتیارانی کورد لە کەرکووک مەترسیانەیە پڕۆژەکەی حکومەت کە نێردراوە بۆ پەرلەمان دەنگی لەسەر بدرێت کە ئەویش بە قازانجی جوتیارانی کورد نابێت و گرفتەکە زیاتر دەکات. لە ڕاستیدا ئەو پرۆژە یاسایە کاتی خۆی حکوومەت ڕەوانەی کردووە بە شێوازێکە کە هەندێک بڕگەی تێدایە بڕگەکان تەموو مژاوین و ڕوون نینە و ڕەنگە ئەگەر هاتو بەو شێوازە بڕیاری لەسەر بدرێ بۆ تەواوی جوتیارانی کورد و تورکمان زەرمەند بێ و زەویەکانیان نەگەڕێتەوە بۆ خاوەندە ڕەسەنەکانیان. بەڵام کاتێککە گەیشتە پەرلەمان لەوێندرێکە لە خوێندنەوەی یەکەم و دووەم لە لێژنەی قانونی کۆمەڵێک گۆڕانکاری زۆر باشی تێدا کرا. ئێمە ئێستا لەگەڵ ئەوەین کە بە پێی شێوازەکەی کە لێژنەی قانونی گۆڕانکاری لەسەر کردووە بەو شێوازە تێپەڕێنرێ. لە پرۆژەکەی ئەنجومەنی وەزیرانە ئیستثنایی ئەو زەویانە ئەکرێت کە بووەتە مڵکی وزارەی دیفاع و مڵکی وزارەی نەوت کە لە پێناو نەفعی عامە بەکارهێنراوە، بەڵام نەفعی عام نییەوە، خۆڵ بە چاوکردن و فێڵێک بۆ کراوە. دوایی هەر ئەو زەویانە هیچ یەکێ لە وەزارەتانە بەکاریان نهێنەوە، بەڵکو دراوەتە عەرەبی تعریب بە عەقد. ئەمە یەک. دوو، سیاسەتی ئەوەی استثناء الأراضي اللي مبني عليها أو مشيد عليها الأبنية، ئەوانش بە هەمان شێوەگەشی زەویزاری کورد ئەوانەوە هەنێ بینا و شتی لەسەر کراوە بەپۆی ئەو بینایانەوە نایانەوە بیگەڕێنەوە. بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعس هەزاران دۆنم زەوی داگیرکراوی کورد دەگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان. چاودێرێکی سیاسی دەڵێت کورد هیچ بەرنامە و پلانێکی نەبووە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە و هەوڵدان بۆ چارەسەری کێشەی جوتیارانی کورد و هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە. وڵای هەڵبەت کورد هیچ پلانێکی نەبووە بۆ هەڵوەشانەوەی و بڕیارانە، هیچ بڕیارێکی نەبووە بۆ جێبەجێکردنی مادەی 140. بۆ خۆتان ئەزان مادەی 140 لە یاسای کاتی بەڕێوەبردنی دەوڵەتی عێراقەوە جێگیر کراوە کە دواتر بوو بە مادەی 140. نزیکەی 20 ساڵ بەسەر ئەو یاسایە تێپەڕێکە وایە جێبەجێ بکرایە، جێبەجێ نەکرایە. ئێستاش بکرێ لە نەکردن هەر باشترە، چکە بەهۆی ئەو یاسایەوە تا ئێستا زیاد لە 1.5 ملیۆن کورد و خەڵکی تر دراوە بە عەرەب. ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێ و هەڵبوەشێتەوە و قەراراتانە بەشێکی زۆر لە مافی خەڵکە گەڕێتەوە بۆ خاوەنەکانیان. لە سنووری کەرکووک 1,100,000 دۆنم زەوی کێشەیان لەسەرا. بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی بەعس و گرێبەستەکانی بەشێکی زۆری و گرفتانەی بەردەم جوتیارانی کورد و تورکمان چارەسەر دەبن. بەڵام مەترسی هەیە بەهۆی پێداگری سوننەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو بڕیارانە هەڵ نەوەشێتەوە و زیانی گەورە بەر جوتیارانی کورد بکەوێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.